26 چواری 2020 کاتژمێر 10:04 شەو ڕووداوێکی بریندارکردنی ئافرەت هەبوو لە گەڕەکی چوارچرا پاژەوەی پەیوەندی کرا بە هێزەکانی پۆلیسی فریاکەوتنەوە بنکەی پۆلیسی چوارچرا شوونە شوێنی ڕووداوەکە ئەو ئافرەتە لە ماڵێکا بۆ دیارە بە فیشەک پێکراوە پاش گەیاندنی بۆ نەخۆشخانە لەلایەن تیمەکانی فریاکەوتن و تەندروستیەوە بەداخەوە لێ لەبەر سەختی برینەکە گیانی لەدەستدا بوو لێکۆڵینەوەکان دەستی پێکرد دەرکەوت کە ئەم ئافرەتە لە ماڵێکا بۆ سێ کوڕیتیا بووە یەکیان خاوەنی ماڵەکەی و خێزاندارە لێکۆڵینەوەکان دەستی پێکرد توانرا لەمەوەی 24 کاتژمێرە ئەو سێ کەسە کە لەو ماڵا بوون دەستگیر بکرێن لە میانەی لێکۆڵینەوەکانە دانیان نابەوەکەوە ئافرەتیان شەوێ پێشتر هێناوە هاوڕێی یەکێک لەو تۆمەتبارانەیە شەو لەلایەن بووە بۆ بەیانی کە هەڵساون لە خەو بۆ ئێوارەی داهاتوو دیارە کێشەیەکە هەبووە لە بینیانە لە بینی هەرسێکیانە یەکێک لە تۆمەتبارەکان فیشەشێکی پێوە ناوە کوشتێتی ئەوە بە پێی دانپێدانانی خۆی و بە پێی و لێکۆڵینانەی کە لە پۆلیسی چوارچرا کراوە ئەوەی کە ئێستا بابەتی ڕووداوەکەی دیارە پۆلیس لێکۆڵینەوەکانی تەواو کردو تیمەکانی بەڵگەی تاوان ئەوەی کە پێوەستە بە ڕووداوەکە و کۆکراوەتەوە دەمانچەیەکی گڵۆکە قوانێکی فیشەکە کاگەڕێتەوە بۆ دەمانچەیە لەگەڵ سەرەگولەیەکە کە لە سەری ئافرەتەکە دەرچوو لە دیوارەکە بووە تیمەکانی بەڵگەی تاوان دەریانێناوە دانپێدانانی تۆمەتبارەکە هەیە کە یەکێک لە تۆمەتبارەکان کوشتێتی دوانەکەی ترکە لەگەڵ یابوون یەکیان خەریکی قاپشتن بۆ یەکێک لە تۆمەتبارەکان لە شوێنی ڕووداوەکە بووە